جوانی بەشەرەفی ئێران خەڵکی خەباتگێری کوردستان میوانانی بەڕێز 25 گەراوێژی 1364 سال لە دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبی پێشڕەوی گەلی کورد حیزبی کرێکاران و جووتیاران و ڕووناکبیرانی شۆڕژێر ئادەبێت کۆمیتەی ناوەندی بە بۆنەی 25 گەلاوێژ جێژنی دامەزرانی 40 ساڵەی حیزبی دموکراتی کوردستان لە هەموو گەلانی ئێران لە گشت خەڵکی کوردستان لە ئەندامانی تێکۆشەری حیزب و لە پێشمەرگە نەبەزەکان پیرۆزبایی دەکا و هیوادارە کە ئەم ڕۆژە پیرۆزە سەرەتای سەرکەوتنی تازە و بەرچاو بەسەر ڕژیمی کۆنەپەرستی خومینەیدان. واسراو بۆ گیانی پاکی هەموو ئەو شەهیدانە بنێرین کە لە ڕێگای دێمۆکراسی و خودموختاریدا گیانی خۆیان بەخت کرد بۆ ئەوە گەلی کورد سەربەرز و ئازاد بشین. ئەم سراوە بە تایبەتی پێشکەشە بۆ یەکەم شەهیدی گەورە پێشەوە قازی محەممەد دامەزرێنەری حیزبە خۆشەویستەکەمان و دوا شەهیدی گەورەمان ئەندامی کۆمیتەی ناوەندی کەریمی ئاجا. هەروەها سراو لە زیندانیانی سیاسی ڕۆڵە بەشەرفەکانی گەل دەکەین کە ئەشکەنجە و ئازاری دژمن نەیتوانیوە وەی بەردیان بشکێنێ و لە بەندیخانەکانی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا ئازایانە بە خەباتی خۆیان درێژە پێدەدەن. حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕێگایەکی دوور و درێژی بردووە، ڕێگایەک کە پڕ بووە لە تەنگ و سەرمە، لە هەوراز و نشێ، لە شکست و سەرکەوتن، بەڵام هیچ هەڵ و مەردێکی سەخت و دژوار و هیچ سەردەمێکی ڕەش نەیتوانیوە پێشگیری لە درێژەدان بە خەباتی حیزبەکەمان بکات و ئالای بەردی ئەم خەباتە هەر شەکاوەتەوە. لە ماوەی 40 ساڵی ڕابردووە حیزبی دموکرات 15 مانگ خەباتی ئاشکرای کردووە، 11 مانگ دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بووە، 32 ساڵ و 2 مانگ لە هەلوبەردی نهێنیدا تێکۆشاوە و 5 ساڵ و 8 مانگیش خەباتی چەکدارانەی سەرانسەری کوردستانی بەڕێوە کردووە. خۆی ئەم ڕابردووە نیشانەی زیندووبوونی حیزب و بەرهەق و ڕەوابوونی ئامانجەکانی 40 ساڵی تەواوە حیزبی دموکرات لە پێناوی دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان لە خەباتەکە. 40 ساڵە ئەم ڕێگا ڕاست و درستەی گرتوۆتە بەر و لێیدا نەداوە. 40 ساڵ تاقیکردنەوەش ڕاست و دروستبوونی ئەو ڕێبازە سیاسیەی حیزبی دموکراتیان ئیثبات کردو. ئەو ڕاستیە هەم نیشاندەری ڕادەی بەرزی مەسئولیەتی سیاسی حیزبی دموکرات و هەم یەکێک لە هۆیەکانی بنەرەتی خۆشەویستی ئەم حیزبە لە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان. حیزبی دموکراتی کوردستان لە ڕۆژی 25 گەلاوێژی 1324دا لەسەر بناغەی کۆمەڵەی ژێکاف کە 3 ساڵ پێشتر تێکهاتبوو دامەزرا. تێکهاتنی حیزبی دموکرات پێویستیەکی مێژووی بوو. لەو کاتەدا حیزبێکی دموکرات و شۆڕژێر پێویست بوو کە بەرنامەیەکی ڕوونی دموکراتی هەبێ و بتوانێت بزووتنەوەی پان و بەرینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڕێوەبەرێت. ئەو بزووتنەوەیە بخاتە نێو ڕێبازێکی دموکراسی و پێشکەوتن خوازانە پەیوەندی پتە و لە نێو دوورانەوەی دموکراسی میلی خەڵکی کوردستان و سەرانسەری ئێران تێک بێنێ و لەگەڵ خەباتی گەلانی ئازادیخوازی جیهان دژی فاشیزم گرێتە. هەر لەو کاتەشدا خۆشی بۆ وەرگرتنی دەسەڵاتی سیاسی ئامادە بکات. حیزبی دموکرات هەموو ئەم ئەرکانەی بە تاکید جێبەجێ کرد. بێگومان گەورەترین بەرهەمی خەباتی حیزبی دموکرات لەو سەردەمەدا پێکهاتنی یەکەم کۆماری خودموختاری کوردستان لە مێژووی نەتەوەکەماندا بوو. کۆماری کوردستان کە تەنیا 11 مانگ ژیا بۆ یەکەم جار
زۆر لە داخوازە لە مێژینەکانی گەلی کوردی هێنایەتی زمانی کوردی کرا بە زمانی ڕسمی ڕۆژنامەم گۆواری کوردی بە شێوەیەکی تا ئەو کاتە نەدیترا و بڵاو کرایەوە سەعات و شانۆی کوردی پەیدا و بەگشتی فەرهەنگی نەتەوەی کورد گەشایەوە ژنانی کوردستان لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا بەشداریان کرد و یەکێتی ژنانی دموکراتی کوردستان دامەزرا هەروەها داوان بایەقێکی زۆریان درایە یەکێتی لاوانی دموکراتی کوردستان دروست بوو و گۆواری خۆیان بە ناوی هاواری نیشتمان بڵاو کردەوە سوپای ملی کوردستان لە هێزی پێشمەرگە ساز بوو و بۆ یەکەم جار وشەی خۆشەویستی پێشمەرگە ڕەسمیەتی پێدا کرد و شوێنەوارێک لە ئەرتشی شاهنشاهی و پۆلیس و ژاندارمەری نەما ئەمنیەت و ئاسایشی ئەو بەشەی کوردستان کە لەژێر سێبەری کۆماری خودمختاردا بوو بە تەواوی دابین کرا بێگومان دەستکەوتی هەرە گەورەی کۆماری کوردستان ئەوە بوو کە بۆ یەکەم جار دەری کورد چارەنووسی خۆی بەدەستەوە کرد تامی ئازادی چەشت و هەستی بەوە کرد کە لەژێر دەستیدا نەماوە و وڵەوەت لە وڵاتی خۆیدا بێگانە نییە بە هێرشی لەشکری شاو پشتیوانی ئیمپەریالیزمی ئەمریکا و ئینگلیز لەبەر کردی نێوخۆ و یارمەتی نەدانی یەکێتی سۆڤیەتی کۆماری کوردستان تێک شاو لە نێو بەڵام ئەو کۆمارە لە ئاسمانی تاریکی ژێردەستی چەند سەد ساڵەی نەتەوەی کووردا وەک ئەستێرەیەکی پرچەنگدار دەدرەبشێتەوە و هەر ڕێرووناکەری خەڵاتی دواڕۆژمان سەردەمی ڕەشی سەرڕۆیی پاشموخانی کۆماری کوردستان نەیتوانی پێشتری لەسەر ئەستاندنی خەڵاتی حزبی دموکرات بکات ڕاپەرینی دووتیارانی ناوچەی موکریان لە زستانی ساڵی 1931 سەرکەوتنی کاندیدی حزب لە هەڵبژاردننی مەجلسی خەڵکە لە مەهاباد لە ساڵی 1931 بەشداری بەرینی خەڵکی کوردستان لە خەڵات بۆ ملیکردنی زراعەتی نەفت و خۆپیشاندانەکانی خەڵک لە ڕۆژەکانی 25 تا 28 گەلاوێژی 1332 بەرونی نیشانیاندا کە هێزێکی مەزنی دێمۆکراتی لە نێو دەردی کۆمەڵی کوردەواریدا بەری دەکرێت و تەمەنی یازدەمانگەی کۆماری کوردستان چ شوێنەوارێکی شۆڕژێرانەی گەورەی بەدەستێت بە سەرکەوتنی کودێتای دژیگەری 28 گەلاوێژی 1332 کە ڕاستەوخۆ لەلایەن ئیمپەریالیزمی ئەمریکاوە بەرەوچوو و ئیمپەریالیزمی ئینگلیز و هەمەرەداشا و دەربار و ئەفسەرانی کۆلەپەرستی ئەرتش و ئەو باش تێدا بەشدار بوون دیسان سەردەمێکی ڕەشی دیکتاتۆری دەستی پێکردەوە لە ماوەی 25 ساڵ سەردەمی ئیستبدادی شاهنشاهیدا خەڵاتی نهێنی حزب هەر درێژەی هەبوو لەو ماوەیەدا هەزاران کەس لە ئەندامان و لایەنگرانی حزب زیندانی کران و ئازار و ئەشکەنجەدران لە کوردستان وەدەرنران و ئاوارە بوون بەیان ڕۆڵەی خەڵاتیەری حزب ئێدام کران بەڵام تێکۆشانی حزب هەرگیز ڕانەوەستا لە ساڵی 1334 یەکەم کۆنفرانسی حزبی دموکراتی کوردستان بریاریدا پەیوەندی تەشکیلاتی خۆی لەگەڵ حزبی سوێنی ئێران کە لە ساڵی 1331ەوە پێک هاتبوو بپسێنێت و لە هەموو کاروباری سیاسی و تەشکیلاتی خۆیدا سەربەخۆ بێت بەداخەوە بەهۆی جوڵانەوەی غێرەمەسئولانەی هەندێک لە بەرەوبەرانی حزب لە ساڵەکانی 1339 تا 1340 حزبی دموکراتی کوردستان سەربەخۆیی بریاردانی خۆی لەدەستدا و زۆربەی تەشکیلاتەکەی کەوتە ژێردەستی بەرەوبەری پارتی دموکراتی کوردستانی عێراق بەڵام دیسان هەندێک لە ڕۆڵە شۆڕژێرەکانی حزب کە کۆمیتەی شۆڕژێری حزبیان پێکهێنابوو نەچوونە ژێرباری ئەم سیاسەتە سەرکە و لە ساڵەکانی 1946 و 47 بەڵاوەی 18 مانگان لە ناوچەکانی سەردەشت و بانە و موکریان شەرێکی تەکرارانەیان دژی ڕێژیمی دژیگەری شاهنشاهی بەرپا کرد زۆربەی ئەندامانی ئەم کۆمیتەیە هاتووە هەناسە شەریان کرد و لە ڕێگای ئازادیدا قارەمانانە شەهید بەرەوبەری جوڵانەوەی کوردستانی عێراق لەو کاتەدا سیاسەتێکی دژمنانەی بەرامبەر لە جوڵانەوەی حزبی دموکراتە کوردستانی ئێران گرتە پێش بۆ سەرکوبکردنی خەڵاتی تەکرارانەی کوردستانی ئێران ڕاستەوخۆ لەگەڵ ڕژیمی شاهنشاهی هاوکاری کرد زۆر لە کادرەکانی حزب حزبی لە کوردستانی عێراق گیران و تەسلیمی ڕژیمی شاکران و هەندێکیشیان کوژران و مەیتەکانیان تەحویلدران کۆنفرانسی سێهەمی حزب کە لە ساڵی 1350 نقطە گۆرانێک لە مێژووی حزبی دموکراتی کوردستاندا ئەم کۆنفرانسە هەم ریزەکانی حزبی یەکحزب
هەم حزبی لەژێر نفوذی پارتی ڕزگار کرد و هەم بەرنامەیەکی ڕوون کە نێوەڕۆکی لەگەڵ یەکەم بەرنامەی حزب هەماهەنگ بوو بۆ حزب داعش. کۆنگرەی سەهەمی حزب لە ساڵی 1952 ڕێبازی کۆنفرانسی سەهەمی پەسەند کرد و کۆمیتەی ناوەندی حزبی هەڵبژاند. بەم شێوەیە حزبی دێمۆکرات ڕێبازی ڕاست و دروست و شۆڕژێرانەی خۆی زیندوو کردەوە کە ئێستاش هەر لەسەری بەردەوام. کە شۆڕشی گەرانی ئێران دژی ڕژیمی شا دەستی پێ کرد بەرەوبەری حزبی دێمۆکرات بوو هەرکی گرنگی لەسەر شان بوو. یەکەم هاندانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەوە هەرچی بەرینتر و چالاکتر لە شۆڕشی گەرانی ئێران لە بەشدار بن و بۆ هەموو شێوە خەڵاتێکی شۆڕژێرانە دژی ڕژیمی شا خۆیان ئامادە بکەن. دووهەم یەکخستنی ئەندامان و کادرەکانی حزب و دامەزراندنی پەیوەندی تەشکیلاتی لە نێو ڕێکخراوەکانی حزبیدا بە کەلک وەرگرتن لە هەلومەرجی لەباری پێکهاتوو پەیوەندیەک کە لە ماوەی 25 ساڵ خەڵاتی نهێنیدا زۆر جار تێکسوان. ئەم دوو ئەرکەش هەرچەند بەرەوبەری حزب درەنگ جوراوە بەباشی دێبێکە. سەرکەوتنی شۆڕشی ئێران وەکو حاڵێکی لەباری پێوەنەی بۆ پەرەئەستاندنی خەباتی لە مێژینەی گەلی کورد تێکەنی. ئەو هێزە مەزنە شۆڕژێرە کە لە دەرکی کۆمەڵی کوردەواریدا شاردراوبووە و حزبی ئێمە زۆر جار گرنگبوونی باس دەکرد، بەڵام کەم کەس تەنانەت لە هێزی پێشکەوتوو ئێراندا بڕوای بوو خۆیان بەباشە هاتە مەیدانی انتخابات. کوردستانی ئێران یەکپارچە بوو وەردوتنەوە، یعنی چەند میلیۆنی کورد بۆ جوڵانەوە هات. دەیان و سەدان هەزار کەس لەژێر ئاڵای شەعارەکانی حزبی دێمۆکراتی کوردستانی ئێران کۆبوونەوە. لە یەکەم خۆپیشەندانی حزب کە لە ڕۆژی 11 ڕەشەمە واتە 19 ڕۆژ پاش سەرکەوتنی شۆڕشی ئێران لە ستادیۆنی شاری مەهاباد تێکهات کرد لە 100,000 کەس بەشدار بوو کە لە هەموو ناوچەکانی کوردستانەوە هات. جوڵانەوەی ملی دێمۆکراسی بە خێرایی فراوانسەری کوردستانی داکرد. ئیمپریالیزم و کۆنەپەرستی هەراسان بوو و هەر لە سەرەتای ساڵی 1358 واتە 40 ڕۆژ پاش سەرکەوتنی شۆڕش نەورۆزی خوێناویان لە شاری سنەپێک هێنا کە بوو هۆی کوشتاری خەڵکی بێدفاع و وێرانیەکی زۆر. لە پاشان لە مانگی بانەمەند شەری نەغەدەیان دژی حزبی دێمۆکرات ساز کرد کە دیار بوو پێشتر پیلانەکەی لەلایەن دوژمنانی گەلی کوردەوە داڕێژرا بوو. ڕوون بوو کە ئاخوندە کۆنەپەرستەکانی دەسەڵاتدار خەریکن شەرێکی گەورە لە کوردستان ساز بکەن کە تێکەڵچوونەکانی سرە و لەغەدا هەدیا سەرەتای ئەم شەرە. نەهۆشدارەکانی حزبی ئێمە نەسەفەرەکانی هەیەتی بەرەوبەری حزب بۆ لای خوێنی و بازرگان نەیانتوانی ڕێژیمی خۆینی بین لەسەرەوە کە دەست لە ڕێبازی شەرخوازانە و سەرکوتکەرانەی دروستکردنەوەی دێمۆکراتی هەڵگرت. حزبی دێمۆکرات هەر لە سەرەتاوە بە حەق هەستیەوە کرد کە کاربەرستانی رژیم دژیدا خۆزەڕەوەکانی خەڵکی کوردستانن و تەنانەت ئامادەنین هەبوونی گەلی کوردە ئێران لە بەڕسمی بناون. گۆیا حزبی ئێمە لە مانگی خاکەرەوەی 1358 داوای لە خەڵکی کوردستان کرد کە لە دەنگدان بە کۆماری ئیسلامیدا بەشداری نەکەن و لە پاشان دەنگیان بە قانونی ئەساسی کۆماری ئیسلامیش نەدا. خمینی هەروە خۆی بۆ زەربەوەشاندنی دوایی لە حزبی دێمۆکرات زەربەوەشاندنی دوایی لە حزبی دێمۆکرات ئامادە دەکرد تا ڕۆژی 28 گەراوێژی 1358 ساڵ ڕۆژی سەرکەوتنی کودێتای ئیمپریالیستی بۆ ئەم مەبەستە هەڵبژاند. خمینی تێکەڵچوونی شاری پاوەی کرد لە دیانوو دژی خەڵکی کوردستان ئێرانی جەهادیدا و حزبی دێمۆکراتی وەرەگەیاند و بەم جۆرە شەری سێ مانگە دەستی کرد. خەڵکی کوردستان لەم شەرەدا یەکتر و یەکپارچە دژی ڕژیمی خۆینی ڕاپەڕینی. سەرەنایەوە کە حزبی دێمۆکرات تاقیکردنەوەی خەڵاتی چەکداری کەم بوو جارێ نەیتوانی بوو هێزەکانی پێشمەرگەرێک خا زەبری پێشمەرگە لەبەرەکان ڕژیمی خۆینی بە چۆکدا هێنا و خۆینی ناچار کرد بەیاننامەی 26 خەزەردوەری خۆی بەڵاو بکاتەوە و بەرینی بدا کە مافەکانی ڕەوای خەڵکی کوردستان جێبەجێ بکات. بە دوای ئەوەدا بەرپرسانی حزبی و هێزی پێشمەرگە گەرانەوە نێو شارەکانی کوردستان و کۆنتڕۆلی
سەرانسەری کوردستانیان بەدەستەوە بێت اعتبار و نفوذی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە چەشنێکی بێوێنە چۆتر لەو کاتەدا بوو کە رژیمی خۆینی شانەسازی باربتەگرتن لە باڵیۆزخانەی ئەمریکا بە ناوی خەباتی دژی ئیمپریالیستی وەرەخست ئەو شانازیە بۆ حزبی دموکرات دەمێنێتەوە کە سەرەڕای ئەوە وەک هێزی شرگێری زدی ئیمپریالیستی هەمیشە لە هەموو چەشنە خەباتێکی ئوسوڵی دژی ئیمپریالیزمی ئەمریکا پشتیوانی کردووە وەک تەنیاڵی خاوی سیاسی پێشکەوتن خواست باربتەگرتنی دیپلۆماتەکانی ئەمریکایی بەکارێکی چەوتدانا و بێزاری خۆی لە سیاسەتی خەڵەتاندنی کۆماری ئیسلامی نیشاندا سەردەمی وتوێژی نوێنەرانی خەڵکی کوردستان و دەوڵەتی کۆماری ئیسلامی دەست پێ کرد بەڵام زۆر زوو دەکەوت کە رژیمی خۆمینی تەنیا مەبەستی کەسبی وەختە و خۆی بۆ هێرشێکی پان و بەرینی تری نظامی تۆفەر کوردستان ئامادە دەکات چوار مانگ وتوێژ ئاکامێکی نەبوو چونکە رژیمی خۆمینی ئامادە نەبوو داخوازە ئەساسیەکانی ئێمە دێمۆکراسی و خودموختاری قبول بکات زمانگی لە شەمەی 1359 شەر لە ناوچەی کامیاران و لە شمالی کوردستان دەستی پێکردەوە بەرەبەرە بوو بە شەری سەرانسەری شەڕێک کە هەتا ئێستا شەر بەردەوام لە ماوەی وتوێژدا بەرەوبەری حزب لەو هەڵومەرزی لەبات کەوتی وەرگرت و لە شاری مەهاباد بە ئاشکرا کۆنگرەی چوارمی حزبی دەیکرد کۆنگرەی چوارم ئەم ڕابردووی تێکۆشانی حزبی لە ساڵی 1352 تا 1358 شی کردەوە و هەم ڕێبازی دواڕۆژی یاری کرد پاش کۆنگرەی چوارم کە لە سەرەتای لە شەمەی ساڵی 1358 داگیرا دەرکەوت چەند کەسێک لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی کە لە پاشان بە دەستەی هەڵکەسی ناویان دەرکێت لە ڕێبازی حزبی دێمۆکرات دایانداوە و دەیانەوێ حزبی ئێمە بەرلەسەر ڕێبازی حزبی توورە کە ئەو کاتە بریتی بوو لە پشتیوانی لە سیاسەتی کۆنەپەرستانە و سەرکوتکەرانەی رژیمی کۆماری ئیسلامی و جایەتی لەگەڵ جوانەوەی دێمۆکراتی میلی خەڵکی کوردستان بە کورتی داوایان ئەوە بوو کە شۆڕژێرانی کوردستان سەگ دابنێن تەسلیمی کۆماری ئیسلامی بن و واز لە خەڵاتی شۆڕژێرانە بێنن دەستەی هەڵکەسی بە هاندان و پشتیوانی حزبی توورە هەولیاندا زۆربەی ئەندامانی کۆمیتەی ناوەندی بۆ لای خۆیان ڕابکێشن و تەنانەت هەولیاندا لە بەرەوبەری حزبدا کودێتا بکەن بەڵام کاتێک سەردەکەوتن لە حزب جیابوونەوە و دەستەی سێرەوانی کۆنگرەی چوارمیان پێکهێنا لە هەڵومەرزی ئەو کاتەدا ئەم کارە خیانەتێکی گەورە بە حزب بوو و رژیمی خۆمینیشی بۆ هەڵاساندنی ئاگری شەری دیجیگەری کوردهاندا بەڵام بەرەوبەری حزبی دێمۆکرات زۆر ئوسولی و زۆر قایم بەرامبەر بەو کردەوە خاینانە ڕاوەستا و بە پشتیوانی ئەندامان و هەموو خەڵکی کوردستان ئەم پیلانەی پوتەم کردەوە مێژووی چەند ساڵی ڕابردوو ڕاست و دروستبوونی سیاسەتی حزبی دێمۆکراتی سەلمان و ئێستا ئەوانەی کە داڕێژەری ئەو پیلانە بوون و سیاسەتی ئەو کاتەی بەرەوبەری حزبی دێمۆکراتیان مەحکوم دەکرد و دەیان تۆمەتی ناڕەوایان پێدەرست لە کردەوەی خۆیان پەشیمانن و داوای هاوکاری لەگەڵ حزبی دێمۆکرات دەکەن دەستەی هەڵکەسیش لە مەیدانی خەڵاتی سیاسی کوردستاندا شوێنەواری نەماوە هەروا بزانە هەرگیز وجودیان نەبووە لە هەرمانانی 1359 شەری ئێران و عێراق دەستی پێکرد و عێراق بەشێکی زۆری لە خاکی ئێران داگیر حزبی دێمۆکرات دیسان تەنیا لێخراوێکی سیاسی شۆڕژێر بوو کە نەچوە ژێربانی هەرا و هوریای شۆڤنیستی کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە لە جارێک هاواری وابەتەنایان دووە ئاسمان زۆر لەو لێخراوانە کە ئێستا دژی رژیمی خۆمینی خەڵات دەکەن لایەنگران و ئەندامانی خۆیان بۆ شەرکردن دژی عێراق بۆ دەبهەنار کە هیچ سوودێکی نەبوو نەیانتوانی خۆشەویستی خۆمینی بۆ لای خۆیان ڕابکێشن تەنانەت لە هەندێک لە دەبهەکان ئەندامانیان لەلایەن خودی رژیمی ئاخوندیەوە گیران و ئێدام کرد بەڵام حزبی دێمۆکرات بەڕاشکاری ڕاگەیاند کە ئەگەر کۆماری ئیسلامی داخوازەرەوەکانی خەڵکی کوردستان قبوڵ بکات ئەو کاتە ئەندامان و پێشمەرگەکانی حزب ئامادەن لە خاکی ئێران بەرامبەر بە هێرشی
جۆشانی حزب لە ماوەی نێوان کۆنگرەی چوارەم و پێنجمدا سیاسەتی دواڕۆژ و ئەرکەکانی حزبی دیاری کرد. کۆنگرە پاش لێکدانەوەی وردی هەڵ و مەرجی ئێران هاتە سەر ئەو باوەرە کە لە چوارچێوەی رژیمی کۆنەپەرستی خۆمێنیدا هیچ کام لە داخوازە بنەرەتیەکانی خەڵکی کوردستان نایەنەتی. بۆیە کۆنگرە بە تێکرایی دەنگ دوریشمی ڕوخاندنی رژیمی خۆمێنی هەتن کرد. کۆنگرەی شەشەمی حزب کە لە مانگی ڕێبەندانی 1362 پێک هات لەسەر دوریشمی ڕوخاندنی رژیمی خۆمێنی پێدا کرد و ئەم دوریشمە ئێستاش هەرنیشاندەری هەڵوێستی حزبی دموکرات بەرامبەر بە کۆماری ئیسلامیە. کۆنگرەی شەشەم پاش لێکدانەوەی وەزی کوردستان هاتە سەر ئەو بڕواایە کە پێویستە ئاڵوگۆڕێک لە شێوەی شەری سەردارانەدا پێکرد چونکە شەری دەبهێی لەمەو دوا یانی لە قازانجی بۆ هێزی پێشمەرگە زیاترە. بۆیە بڕیاردرا کە هێزی پێشمەرگە تاکتیکی شەری پارتیزانی هەڵبژێرێت لە هەموو جێگایەک هەبێ و لە هیچ جێگایەک یار نەبێت بەپێی ئوسولی پارتیزانی شەرکا و بایەغێکی زۆر بەنین و کەمین برا. بەکارهێنانی ئەم تاکتیکە تازەیە تا ئێستا بۆ خەڵاتی تەکدارانە زۆر بەسوود بووە. هەروەها کۆنگرەی شەشەم سۆسیالیزمی دموکراسی وەک ئامانجی دواڕۆژی حزب حەسن کرد کە بێگومان لە خەڵاتی دواڕۆژی حزبی دموکراتدا شۆنەوارێکی بەرچاوی بێت. حزبی دموکراتی کوردستانی ئێران هەموو کاتێک لەو بڕیایەدا بووە کە بۆ ڕوخاندنی رژیمی خۆمێنی و هێنانە سەرکاری رژیمێکی دموکراتی هاوکاری و هەماهەنگی هەموو هێزەکانی شۆڕژێری ئێران پێویستە. بۆیەش هەر لە سەرەتای سەرکەوتنی شۆڕشی ئێرانەوە بۆ پێکهێنانی بەرەیەکی دموکراسی و دژی ئیمپەریالیستی هەوڵی داوە. هەر لەسەر ئەوە سازش بوو کە لە ساڵی 1306 چوو بۆ نێو شورای نیشتیمانی بەرگریەوە. حزبی ئێمە لەو بڕوایەدا بوو کە شورا دەکرێت ڕۆژ بە ڕۆژ تر دموکراتیزە بکرێت و ببێ بە ئالتێرناتیڤێکی دموکراسی و دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان دابین بکات. بەڕاستی تاپارەکە شورا چەند هەنگاوی گرنگی دەمبارەوە هەڵێنایەوە. بەڵام کاتێک ساڵێک لەمەوبەر حزبی دموکرات هێژنیاری کرد کە شورا هەنگاوێکی دیکەش بەرەو دموکراتیزە بوو هەڵبژێت تا بتوانێت هەموو هێزەکانی ڕەسەنی دژی ڕێژیم لە خۆیدا جێ بکاتەوە. پاسبانی مجاهدینی خەڵک تجایەتی خۆی لەگەڵ پێشنیارەکانی حزب دەرکەن کە نەدەی هەمێ شورا دموکراتیزە بکرێت و نەدەشی هەمێ کە دەستە قاوانخوازی خۆی هەڵبگرێت تا شورا ببێ بە شورایەکی ڕاستەقینە بەڵکو پێخۆشە شورا وەک ئاڵەتی دەستی مجاهدین بمێنێتەوە. لە هەلومەرجێکی ئەو تۆدا بوو کە حزبی ئێمە بەجاریدا شورا بەجێبێت. پاش هاتنە دەری حزبی دموکرات و چەند ئەندامی دیکە لە شورا تەنیا ناوێک لە شورای نیشتیمانی بەرگری بەجێماوە لەنا شورا هەر پاسبانی مجاهدینە و حزبی ئێمە ئێستاش هەموو هەوڵ و تەقەلای خۆی بۆ پێگهێنانی بەرەیەکی پاونبەری دموکراسی و دژی ئیمپەریالیستی کە هەموو هێزە شۆڕژگێرە ڕەسەنەکانی ئێرانی لە خۆیدا کۆبکاتەوە هەر درێژە پێدەدا و لەم بارەوە ئامادەی هاوکاری لەگەڵ هەموو ئەو هێزانێت. حزبی دموکراتی کوردستانی ئێران بە ئامانجەکانی خۆی بەفادار ڕزگارکردنی نیشتمان لەژێر زۆرداری ئیمپەریالیزم و سەلماندنی سیاسەتێکی هەربەخۆ و بێلایەن جێگیرکردنی دموکراسی و پلورالیزمی دموکراتی وەدەستهێنانی خودموختاری بۆ کوردستان دابینکردنی مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانی زەحمەتکێشان ئامانجە لە مێژینەکانی حزبی ئێمە. حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبێکی ئێرانیە و لە چوارچێوەی سنووری وازی ئێراندا بۆ مافی خودموختاری خەڵاتەکە. بەڵام هەر لەو کاتەشدا حزبێکی کوردستانیە و پشتگیری لە مافی چارەنووسی نەتەوەی کوردەکە. خەڵاتی 40 ساڵەی ڕابردوو نیشاندەری ئەو ڕاستیەیە کە حزبی دموکرات لە هەموو هەلومەرجێکدا ئەوەندە کە لە توانایدا بووە یارمەتی شۆڕژگێرانی کوردی لە هەموو پارتەکانی کوردستانداوە و بێگومان لە دوا ڕۆژیشدا لەسەر ئەم سیاسەتە هەر بەردەوام دێت. بە شانازیوە دەڵێن کە حزبی ئێمە هەمان درێژترین و بە ئەزمونترین ڕێکخراوی سیاسی مێژووی کوردستانە. ئەوە هەم جێگایەکی تایبەتی لە خەڵات و توور و درێژی نەتەوەی کووردا بۆ حزبی ئێمە دیاری دەکات و هەم مەسئولیەتێکی گەورە
ساڵی دامەزرانی حزبەکەماندا هیوای خۆمان دەرببڕین کە حزبی دموکرات ئەم مەسئولیەتە گەورەیە بە باشترین شێوە بەڕێوە دەبات. ئێمە دڵنیاین کە لەم خەڵاتە دژوار و خێناوێدا کە خەڵکی کوردستانی ئێران بەڕێبەرایەتی حزبی دموکرات 6 ساڵە درێژەی هێنرا سەرکەوتن هەر بۆ بلووتنەوەی شۆڕژێری دەری کوردە چونکە داخوازەکانی وایە داخوازەکانی ڕەوایە چونکە ئەم بلووتنەوەیە هی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان و پشت شار و گوندەکانی کوردستانە چونکە پێشمەرگە دەرەکانی کوردستان بە قارەمانەتێکی بێوێنەوە دیفاع لە ئازادی و شەرەفی دەرەکەمان دەکەن چونکە حزبێکی پێشرە و شۆڕژێر وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبی پێشەوا قازی محەممەد ڕێکخەر و بەڕێوەبەری ئەم بلووتنەوەیە. ئەو نیشتمانان ئاورەیان ئازادی بە خۆرایی دەست ناکرێت نرخی ئازادی گران بەڵام ئێمە هەمووە دەمێژێ بریارمەنداوە کە ئامادەین ئەم نرخە گرانە بفشێت. ئێستاش بە بۆنەی ڕۆژی پیرۆزی 25 گەراوێژ لە ترمین ساڵ ڕۆژی دامەزرانی حزبە شۆڕژێرەکەماندا جارێکی دیکە لەگەڵ هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی لەگەڵ خوێنی شەهیدە خۆشەویستەکانمان پەیمان نوێ دەکەینەوە کە تا سەرکەوتن تا دابینکردنی دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان بێوتان خەباتی خۆمان درێژە دەکەین. پیرۆز بێ 25 گەراوێژ ڕۆژی دامەزرانی حزبی دموکراتی کوردستانی ئێران. هەرکەوێ خەباتی گەرانی ئێران بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی و هێنانە سەرکاری ڕێژیمێکی دموکراتی. ناو لە حزبی دموکراتی کوردستانی ئێران